کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ 8 مارس بوو بۆ بۆنێوە پیرۆزبایی لە خۆمان و سەرجەم ژنانی کوردستان و جیهان دەکەین. ئەو ڕۆژە بۆ تەمێژوو کە دەستپێکی شۆڕش بوو. بەڵێ هەر بۆیە لە کوردستاندا دەمانێت ئەو بڵین کە ژنانی کورد ڕۆڵێکی باش و شۆڕژگێڕانە و بەرچاویان گێڕاوە لەسەر جەم قۆناغە جیاوازەکاندا لە مێژووی خەباتی ڕزگاری بزافی ڕزگاری خوازی گەلی کورد و تەواوی سێکتەرەکانی دیکە و لە دوای ڕاپەڕینەوە و لە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بوو پەرلەمان دروست بوو دامەزراوە حکوومیەکان هاتنەکایەوە جارێکی دیکە ژنان هاتنەوە مەیدانەکە و دەستیان با جێبەجێکردنی ئەو ئەرکانە کرد کە لە سەرشانیانە لە تەواوی سێکتەر و دامەزراوە حکوومیەکاندا شان بەشانی پیاوان توانیویانە کارەکانیان ئەنجام بدەن. کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جەخت لەوە دەکاتەوانێ و لە کارنامەی کابینەکەشدا هاتووە باس لەوە دەکرێت کە دەبێ پاڵپشتێکی تەواوی زیاتری ئافرەتان بکرێت لە هەرێمی کوردستان دەرفەتێکی باشیان بۆ بڕەخسێ بۆ ئەوی بێنە مەیدانەکە و ئەوەی کە لە توانای خۆیاندایە پاڵپشتی بکرێن و ئەنجامی بدەن. بەڵام ئەمە دیوێکی ئەو باسەیە کە باسمان کرد 8 مارس ئەوەی کە کراوە و ئەوەی تا ئێستا ئەنجامەدرێ و بە بەردەوامیش پاڵپشتی هەیە لەلایەن حکوومەتەوە بۆ ژنان. بەڵام دیوێکی دیکە هەیە ئێمە ڕۆژانە مانگانە ساڵانە دەبینین هەندێک ئامار بڵاو دەکرێتەوانەیە کە ئاماری توندوتیژی دژی ژنانە و ئامارەکان پێمان دەڵێ هەندێک جار ئەم هەواڵانە دڵخۆشکردنین چونکە ئامارەکان ڕوو لە زیاد بوون دەکات. جا ئەمێ ئەوەتان پێ بڵێم کە ئەم شەو لەم بەرنامە تایبەتەدا لەم گفتوگۆ تایبەتەدا هیوادارم نەبێتە بابەتێکی سوا و دووبارە چونکە دوو میوانی بەڕێزم لەگەڵدایە گفتوگۆی تایبەتیان لەگەڵ دەکەین باسی پرسێک دەکەین کە پرسی تەواوی کۆمەلگایە نەک پرسی ژنان باسی پرسێک دەکەین کە پەیوەندی بە تاکی کۆمەلگاوە هەیە پەیوەندی بە سەرجەم دامەزراوەکانەوە هەیە کەواتە میوانەکانم دەناسێنم گفتوگۆی باشیان لەگەڵ دەکەم بەڕێز خاتو فێنک شەفیق بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان زۆر بەخێر بێ خات استودیۆ لەگەڵمانایە هەروەها بەڕێز سید موعەید نەقشبەندی ئەندامی لیژنەی ئاشتەوایی خێزان بەڕێزیانەوە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبن. مامۆستا گەلێک سوپاس دەکەین کە ئەم شەو لەم پرسە گرنگەدا میوانی کوردستان 24 و بەشداری لەگەڵمان. بەڵێ سواسی میوانەکان مەکەم بە خێراتنتان دەکەم خات و فێنک لەسەر ئیزنت ئەگەر لە لای مامۆستاوە دەست پێ بکەم بابزانین قسەی بەڕێزیان چییە مامۆستا قسەی بەڕێزتان چییە ئەمڕۆ 8 مارسە ڕۆژێکە دیاری کراوە بۆ ژنان بزانین ئێوە وەکو مامۆستایانی ئاینی قسەتان چییە لەم ڕۆژەیە بۆ ژنان. بله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله أجمعين وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان يوم الدين. أمرو وكوديتان لكنال كان ولا تلفزيون كان السوشيال ميديا كان بس أفرد دكراو حق أفرتو بابلين روجي أفرتان من ظلم لور دنيا روجك بيت بلكو إسلام سياسة وشس روج دانا لو أفرت كبياو بيكوا بيجي لقال أفرت سربەخۆی بژین و یارمەتی یەکدری بدەن و پێکەوە لە ماڵێک بژین و ژیانیش خۆش بنە سەر نا یەک ڕۆژ تەنیا معنە من تەنیا ئەو ڕۆژە احترام ڕێز لە ئافرەت بگرم نەخێر پێویستە هەر 306 ڕۆژەکە نێوان احترامی پیا و ژن لەما بین یەکدریدا هەبێ. ئەوە ڕائیکەی منە ئیسلام پێم دەڵێ ناکە بە ڕائیکەی من ئیسلام پێم دەڵێت تۆ قەدر و ڕێز لە ئافرەت بگرەوە ئافرەتەکەش عكسي قدر الرزق جورا لا بياوكي خوي بقري لوي حياة طيبة كخوي تعادة فرمي لو جياني شي خوش وكامراني ببنسر بلام وكبلي بيترمزك استاد مشاكة او عيد عمال الروجي منضالانا او الروجي افرتانا او الروجي بصالة سوكانا لو ببيرهات نبيك او للتذكرة بلام بيويستاك مادام افر لقى بياو بيكا ولا جيان دبي هم روجي لێکدری بیر لێکدری بکەینەوە. باش مامۆستای بەڕێز ئەم شەو بەڕێزتانمان بانگێشت کردووە ئەوەی زیاتر تیش بخەینە سەر ئەوەی کە چی بکەین بۆ ئەوەی ئاشتەوایی کۆمەڵایەتی بەرقەرار بێ و بەردەست بێ بۆ خۆتەزانی ئێستا بەهۆی هەندێک کێشەی ئابووری سیاسی کۆمەڵایەتیەوە بە جۆرێک لە جۆرەکان یاخود بە شێوێک لە شێوەکان تەونی کۆمەڵایەتی لە هەندێک ناوچە و شوێن تێک چووە کەواتە بابزانین تۆ باسی ئەوەت کرد
بۆچی تەنها یەک ڕۆژ ڕێز لە ئافرەت بگیرێ دەبێت 360 ڕۆژ هەمووان ڕێز لە یەکتر بگرین کەواتە چی بکەین بۆ ئەوەی کە ئێمە زۆرینەی ڕۆژەکان ڕێزی یەکتر بگرین بەڵێ من کە چەند مامۆستایەکین لە ئەندامی ئاشتەواییە سەربەلەقیەکی دیزانانی کوردستان لە وەزارەتی ناوخۆ کە ڕۆژانە داوام دەکەن لە یەکشەم هەتا ڕۆژی چارشەم معنی ئەو کێشانەی کە دێتە پێشەمە کە من دەبینم لە ئافرەتەکان و لە پیاوەکان تێنەگەیشتن لە یەکتر تێنەگەیشتن لە یەکتر ویان تەحمل نەکردنی لە یەکتر بەواسطەی ئەو هەموو سوشیال میدیایە و ئەو هەموو با بڵێن ئەو ئەفلامانە و ئەو شتانێ وەکو بڵێن ئافرەت دەیەوێت خۆی زیاتر بچەسپێنی پیاویش دەیەوێت قووەتی خۆی زیاتر بچەسپێنی تێنەگەیشتن لە یەکدری نێزیک بنەوە لە یەکدری دەبێتە هۆی سەبەبی ئەوەی کەوا تۆزێک کێشەی کۆمەڵایەتی ناو کۆمەلگا پەیدا بیت یەکەم نوقتە ئەوەی ئامارمان کردبی وا بزانم لە ناو کێشەی کۆمەڵایەتیەکانی ئەوەنە جوێنتان لە مابینی ژن و مێرداتیە جوندان احترامی نەگرتنی مابینی ژن و مێرداتی جوون بە یەکدری دەدەن احترام یەکدری ناگرن ڕێز لە یەکدری ناگرن ئەوە دەبێتە هۆی یەکەم سەبەبەکەوە کێشە دەست پێ بکات یەکەم نوقتە بەڵێ نقطەی دووەم ئینفاقی معنەی ڕزیلی پیا بەرامبەر ژن سەبەبێک کە لەو سەبەبانێکەوە ژن زیاتر هەڵچی و داوا بکە و پیاوەکەش نەیداتێ دەبێت هۆی ئەو کێشانەی کە لە مابینی ژن و مێرداتی پەیدا بی دووەم عدم الثقة معنای بڵاوکردنەوەی قسەی یەکتر معنی قسە بردن لەلایەن ئافرەتەکان لۆ خزم و کەسەکانی یان لۆ داک و لۆ خوشکەکانی و ویان تەحمل نەکردنی یەکدری ئەو کێشە کۆمەڵایەتی کچکانە بێتە هۆی سەبەبێکی ئەوە کە عەبلوقەی ویان چارچیوەی ژن و مێرداتی لە یەکدری جواز بتەوە بەڵام ئیسلام لەو ڕۆژێک کە ئیسلام هاتی ئەوەندە احتیمام بە ئافرەتی داوە ئەوەندە احتیمام بە ئافرەتی داوە وابزانم ئێستا پیاوەکان هەموو لەوانەیە ئێستا جوان لێمانە ئەوەندە قسە لەسەر پیاوی نەکرای ئەوەندە قسە لەسەر ئافرەتی کرایە باش مامۆستا بەڵام لەگەڵ ئەوەیە پێ بڵێم بەڵێ بەڵام لەگەڵ ئەوەدا کە بەڕێزت ئاماژەی بۆکەی ئێمە دەبینین ڕۆژانە توند و تیژی بەرامبەر ئافرەتانەکرێ ئەم توند و تیژیانە بۆچی دەکرێت لە کاتێکدا تۆ باسی دەکەیت کە دەڵێ ئاینی ئیسلام زۆر بە جوانی باسی ئافرەتی کردو ئێ بۆ خۆشتان نزانن کە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی موسڵمانە کۆمەلگایەکی موسڵمانە ئەم پێت دەڵێم ئەمە لە ئیسلام تێنەگەیشتینە ئەمە ئیسلام وا دەزانین تەنیا نوێژ ڕۆژەکەی بکەین و تەواو ئەو موسڵمانە و بەدینە نەخێر خوشتی ناوڕۆکی ئیسلام ئەوە نییە ناوڕۆکی ئیسلام ئەخلاقە ناوەڕۆکی ئیسلام حقوقە احترامە ڕێزە معاملەیە هەموو شتێکە ئەگەر هاتو ئێمە ناوەڕۆکی ئیسلام تێبگەین حقیقەتی ئیسلام تێبکەین واللهی ئەو کێشان هیچ تێدان نامینێتەوە بەڵام بالعکس ئێمە تەنیا ناوەڕۆکەکەمان فرێدایە تەنیا ڕۆکەمان وەرگرتیە تەنیا وەرە تاریخی ئیسلام تەمەشا بکە لەو ڕۆژێکە بیعسەتی ئێمە چەندان مزگەوتمان هەیە چەندان مامۆستای بەڕێزی و تارخوێن و تاربێژمان هەیە بۆچی ئەمانە نەیانتوانیوە ئەو پەیامە بە باشی بگەێنە هاوڵاتیان بیگەێنە کۆمەلگای کوردی خوشی من ئەک وەرە دەورە فێسبووکان تەمەشا بکە وەرە بڕۆ نەو گۆگڵ بڕۆ لێدا تەمەشای ئەو مامۆستانە چ لەسەر ئافرەتدا دەنێن هەموو خەڵکەکە گلی لە مامۆستایەکان دەکەن دڵی ئەوەندە لای ژنان دەگرن ئەوەندە لای پیاوەکان ناگرن خەڵک ئەمە قسەی من نییە خەڵکەکان دەڵێن ئەو مامۆستایانە ئەوەندە دیفاع لە ژنان دەکەن ئەوەندە دیفاع لە پیاوی ناکەن بەڵام ئەم پێتم گوت تێنەگەیشتنی ئێمە لە ئیسلام لە تاریخی ئیسلام لە سیرەت تێنەگەیشتینە ئایا دەزانی هەتا ئێستا پێغەمبەری مە صلی الله علیه وسلم لەگەڵ پێغەمبەری گەڕێ پێغەمبەری ئێمە ئافرەتێک پیاوێک هات بستە لای ئیمامی عومەر ئەو زۆر جۆتان لێ بووە بستە لای عومەر بلێ ژنەکەم قسە ناشرین پێ دەرێ هاوارم لەسەر دەکا گلەیم لێ دەکا چوو لە دەرگای بدە دەبینی لە ناو مالی ئیمامی عومەر گارەگارە ژنەکەی هاواری لەسەری دەکا وەڵە کابرا بە سەبری کژاوە کۆتیەوە چیەوە لە مالی ئیمامی عومەرش ئەوەیە کە ئەمیر المؤمنینە
ئیمامی عومەر دەرکەی کردەوە گوتی هان کابرا لۆ هاتی گوتی چیا ئیمامی عومەر هیچم ناوێ گوتی نەخێر دەبی شە کتێبی لۆ چاتی گوتی وەڵڵا یا ئەمیر المۆمینین هاتم شەکوای خۆم بکەم لی ژنەکەم بەڵام دەبینم ژنەکەی تو لە مالی زۆر گارەگا لەگە دەکا زانی ئیمامی عومەر چی پێی گوتی چی تێدایە ماڵمان لۆ خاوێن دەکەنەوە نانمان لۆ دەکەن شیومان لۆ لێدەنێن زرکمان لۆ دەشن تۆزێک لە گارەگاریان قبول بکەی تەماشا کە ئەمیر المؤمنین ئەو قسەی کردیا بێزگە لە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم قەزمان چییە ئەمە تێنەگەیشتێنە ناوەڕۆکی ئیسلام لە قانونی ئیسلام لە سیغەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وهاتوا دەڵێن پیاو زالە لەسەر ژن پیاو زالە لەسەر ژن وەڵڵا نەمدیتە لە ئیسلام ڕۆژێکی پێغەمبەر بلێ یار ئەی پیاوەکەم بڕۆن لە ژنەکانتان بدەن بڕۆن ئیهانەیان بکەن یان جوونیان پێ بدەن نابیتیا بەڵێ ئەو قسەیان دروست کردیا خەڵک وەڵڵا پیاو زالە لەسەر ژن شتوان نییە بەڵێ ئەگەڕێمە وڵات لەگەڵمان بەردەوام با گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێستاکەین میوانێکی دیکە لێرەیە لە ستۆدیۆ لەگەڵما خاتو فێنک بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتانە خاتو فێنک جارێ بابزانین لەم ڕۆژەدا چیت هەیە دواتر ئێمە سەر پرسیارەکان ورتر گفتوگۆکەین زۆر سپاس لە بۆ دەرفەتە سلااوڕێز لە بۆ بینەرانی کە 24 سلااوڕێز لە بۆ مامۆستای بەڕێزم دیارە قسەکانی پشگیری تەواوی دەکەم بۆی لێرەمەوە دەمەوێ بڵێم هەموو ڕۆژێک ڕۆژی ژنە بەڵام بە تایبەتی ڕۆژی 8 مارس پیرۆز بێتن لەبەرەوەی ئەو ڕۆژەیەکە زیاتر ژنان ویستیانە خەباتەکانی خۆیان بەرەو پێش بە زیاتر ژنان ویستیانەکە مافەکانی خۆیان بچەسپێنن زیاتر ژنان ویستیانە لەو قالبە تەقلیدێکە تێدا بوونە بێنە دەرەوە گەیشتین بۆ ڕۆژێکە ژنانمان بتوانێتن لە شوێنێک بێتن کە شوێنی بڕیاردان بیتن شوێنێک بیتن کە بتوانی خۆی بەڕێوەبەری ئیدارێک کاتن خۆی بتوانێتن قایمبی خۆی بتوانی وەزیر بێتن خۆی بتوانی سەرۆکی پەرلەمان بیتن ئەوە بەنسبەت خۆمان وەک کوردستان باس دەکەین لە دەرەوەی پانتایەکی دیکە کە بتوانیتن هەر وەزیری بەرگری بیتن وەک لە شوێنێکی ئەمریکا لە شوێنێکی دیکە ئەنجومەنی وەزیران بیتن وەک شوێنێکی بەریتانیا کەواتە ژنان لە 8 مارس بەردەوام بووینە لە خەباتی خۆیان بۆی پیرۆزباییەکی گەرم ئاراستەی ژنان و کچانی کوردستان و هەموو جیهان دەکەم وەکو مامۆستاش باسی کرد هەموو کاتێک ئەبێ ڕێز لە ژنان بگیرێتن بۆی ژنانیش تاکێکی ئەو کۆمەلگایانە کۆمەلگای ئێمە کۆمەلگای نێرومەیە کۆمەلگای ژن و پیاوە کاتە پێویست دەکاتن هەردوو لا ژن و پیاو بە یەکسانی ڕێز لە یەکتری بگرن بوونی ڕێز بوونی قیەمە ئیسلامیەکانە کە مامۆستا باسی کرد لە هەموو دیانەتەکان چ لە ئیسلام بیتن چ لە مەسیحی بی چ لە کاکەیز لە هەژ مەسەبەکی دیکە بی هەمووی ڕێزی لە ژن گرتیا کەواتە پێویست دەکاتن ڕێزی تەواو لە ژن بگیرێتن بۆیە دووبارە پیرۆزبایی خۆم دەگەێنم دەستخۆش خات و فێنک دەمێ ئەو بڵێم کە لەم بەردامە تایبەتەدا هەوڵماندا کە ئەنجومەنی باڵای خانمان ڕێکخراوەکان کە ئەوانیش بەشدار بن لەگەڵمانە بۆی گفتوگۆکە فراوانتر بکەین بەڵام بە هۆکاری جیاواز نەتوانرا کە ئامادە بن لەگەڵمان بۆیە بە گرنگی ێزارم لەگەڵ هەردوو بەڕێز میوانەکانم گفتوگۆی زیاتر بکەم لەسەر ئەو پرسە بۆچی ناوی ئەوانم هێنا خات و فێنک چونکە زۆر جار کە باسی ژن ئەەکەین باسی پرسی ژن ئەەکەین بە شێوەیەک لە شێوەکان بێزراوە لە ناو کۆمەلگایە بۆچی وامان لێ هاتووە کە ناتوانانی هیچ قسەیەک لەسەر پرسەکانی ژنام کە کۆی کە مامۆستای بەڕێزەڵێ ئەڵێک ئەوەندە کاتی ئێمە قسە ئەەکەین پێمانەڵێن ئەوەنە دیفاع لە ژنەکانەکەن لە پیاوەکانی ناکەن بۆچی پرسی ژنان بەم دەردەگەیشتووە ناتوانین برین پرسی ژنان بەو دەردەگەیشتووە لە بەروی مامۆستای بەڕێزم لێرەوە سپاسێکی بێپیانم هەیە لە بۆی یەک لە ئەندامانی لیژنەی ئاشتەوایی بەڕێوەبەرایەتیەکەمانە ئاشنایەتی باشە هەیە بەڵێ و هەموو کاتێکیش هەستمان کردێ زۆر بێ ئەو کێشانەی کە جەنابی لەگەر ئەو کەسانەی دیکە کە خۆبەخشانە لە بەڕێوەبەرایەتیەکەمان ئیش دەکەن لە هۆبەی ئاشتەوایی ڕۆڵی تەواوی خۆیان بینیوە ئەوان قسە دەکەن لەگەر ژنە کە تونند و تیژی بەرامبەرکراوە کە پیاوێکیش تونند و تیژی کردووە بەڵام تونند و تیژیەکە وەکو جەنابیان باسی کرد لەوانەیە لەسەر کێشەیەک بوو بیلێک تێنە گەیشتنێک بیتن گەیشت بیتەوەی کە بگاتە سەر لێکترازان بەڵام ئێمەم حاڵ دەکەین ئاشتیان بکەینەوە کە باز لە پرسیژن دەکەین پرسیژن تەنها لە کوردستان نییە کە ئێستا وای لێ هاتووە ڕەتفعلێکی یاخود برین کردارێکی وای بەرامبەر بکرێتن کە ڕەت بکرێتەوە پرسەکە پرسێکی جیانیە بەرێ پرسێکی جیهانیە ئەوەش زیاتر دەگەڕێتەوە لە بەروی بۆ نمونە لە شوێنێکی وەکو کوردستان نەمانتوانیوە پرسیژن بکەینە پرسێکی نەتەوەی نەمانتوانیوە پرسیژن وەکو پرسێکی ئابوووریانە یاخود پرسێکی شێوازێکی گشتی خۆی وەربگرێتن بۆیە هەندێک جار لەوانەیە ئێمەی ژنان مەبەستمان بی زیاتر و زیاتر بەرەو پێشتر بڕۆین چکە وتمانە ئەگەر ژنان لە شوێنێک بیتن کە
مەزدەری بڕیاربی سەرکەوتنی زیاتر بەجێ دەهێنرێتن. ئەگەر ژنێک بتوانیتن تەنها لە ناو قاوەکی خۆی لە ناو تەنها بەخێوکردنی خێزان و تەنها بەخێوکردنی منداڵ و کێش لێنان و ئەوانە بێتە دەرەوە کە ئێستا زۆریشمان بڕیوە ئەوەتانی ژنمان هەیە مامۆستاە ژنمان هەیە سەرکردەی فەرماندەیەکی هێزی پێشمەرگەیە ژنمان هەیە گەیشتێتە مەرحەلەی کە عەقید و عەمیدی پۆلیس و بەڵێ ئەو دەرفەتە ڕەخساوە بەڵام لە تموحی ژنان نیە لە بەرەوەی هەز دەکەین کوردستان زەمینەیەکی خۆشکردێ لە بۆی کە ژنان بەرەو پێشتر بڕۆن ژنانێکی پەرلەمانتارمان هەبی ژنانێکی وەزیرمان هەبی بۆچی محاورەنەکەی ژنانێکمان هەبی لە مستەوایەکی زیاتر و زیاتر بن ئەمەی کە ئێستا هەیە ژنان ناویانەوە شۆڕش تا ئێستا کە هێناویانە ئەو ئەزمونانەی کە باسیەکەی ئەو ناوەندانەی کە باسیەکەی کە ژنان تێیدا بەشدارن ئەم شۆڕشە چکەم و کورتێکی هەیە ئەو شۆڕشێکە کەم و کورتیمان هەیە ئێمە عادەتەن ئەڵێن دەسەڵاتەکانمان هەیە بۆ نمونە دەسەڵاتی ئابووری یەک لەو شتانەیە کەوا دەکاتن هێزێک بە خەڵک بداتن ژنانیش دەمانێت ئەو ژنانێک کە لە دەرەوە لە ناو ماڵەکانیشن بێنە دەرەوە بۆی ئابووریەکی سربەخۆیان هەبیتن دەمانەوێت زیاتر ئەو ژنانەی کە پیشەیەکیان هەیە بێن پیشەکەی خۆیان لە دەرەوە بکەن دەمانێت ئەو ژنانێک کە بەهرەیەکیان تێدا بەهرەکەیان بێن لە دەرەوە دەستەبەری بکەن بەڵام هەندێک ڕێگری هەیە ڕێگرەکان وا دەکاتن کە ژنەکان نەگەنە ئەو ئامانجەی کە خۆیان دەیانەوێتن ڕێگریەکان بۆ نمونە زۆر بەداخەوە هەندێکیان دابوونەریتە کە لە گەرمان دەڕواتن وای لێ هاتووە ئێمە لە ئاینی پیرۆز بەکۆی مامۆستا باسی کرد هەموو کاتێک وتومانە بەهەش لە ژێر پێی دایکانە بەڵام دایکەکان هەر ئەبێ لە ماڵەوە بن ڕێگریەکەکەوەی دابوونەریتی کۆمەلگایەکەوای لێ دەکاتن هەندێک جار لە بەرباری ئابووری ئەلحەمدولیلا کەمتر بۆتەوە بەڵام ئەڵێن با کوڕەکە مەکتەبەکەی تەواو کاتن کچەکە دەگەڕێنرێتەوە لە بەریباری ئابووری خێزانەکە تەواو نییە جاری وای لێ دێتن ژنانێک بەرەو پێش دەڕۆن دەیەوێ بۆ نمونە ڕاگەیاندکارێکی وەکو جەناب و سەرکەوتوو بیتن بەڵام پێی دەوترێتن چۆن دەبی عەیبە کە تۆ هەموو دەمێ لەسەر شاشەکان بە دەرکەویتن کچانێکمان هەیە گەنجن بەهرەیەکیان هەیە کە شەهادەی خۆیان هینا بڕوانامەیەکیان پێەیە بەڵام بەبوونی ئەو زروفێکی ئێستا کە ناتوانرێ دامەزراندن هەبیتن دەیوێتن لە شوێنێکی لە سوپەرمارکێتێکە یاخود لە ناو مۆڵەکانە ئیش بکە ئەڵێن نابی لە بەرەوەی ترسێکێ نەوەک تەحەڕوشی پێ بکرێتن نەوەک زەبرێکی توندوتیژی بەرامبەر بکرێتن ئەوانە هەمووی بوونە ڕێگەر لەو پێناوانەی هەیە بەڕاستی هەندێک جاریش وەکو مامۆستا گوتی تێنەگەیشتن لە چەمکەکانە بۆ نمونە تێنەگەیشتن لە ئاین و لە ئیسلام کە تێکەڵمان کردیە ئەڵێن لە ئیسلام دژی ژنە وانە سەد لەگەر مامۆستامە کە دەرێتن بە پیرۆزی ژن ڕادەگیرێتن قەت ڕێگی لە دینی ئیسلامەیان لە مەسیحیەتە ڕێگری نەکردێ لە ژن بەڵام کەسانەکەن کە تێنەگەیشتینە ڕێگریەکە دەکەن دەست خۆش خات و فێنێت مەبەست مامۆستا وەڵامی هەندێک لە قسەکانت باتەوانێت دواتر من پێم باشەوە بە گرنگی دەزانین کە ئامانجی ئەم بەرنامەیە ئەوەیە کە بینە سەر ڕێگا چارەکان چی بکەین بۆ داهاتوو دواتریش ئەگەر هەندێک ئامارت لابێ لەسەر تونند و تیژەکان پێمان خۆشە لێرەوە بێڵێ مامۆستای بەڕێز خات و فێنێک باس لەوە دەکات کە ژنان ڕێگریان هەیە لە هاتنە دەرەوە و لە ئیشکردنیان پرسیارەکەم بۆ بەڕێزت ئەوەیە ئایا لە ئاینی ئیسلامدا حرامە ژن ئیش بکات؟ والله خوشی من بەڕێز لۆ ئەو خوشکە بەڕێزەی وڵا ئەوەندی ژن هاتە دەرێ پیا و هەم لە ژێرەماینەوە دایرەکان هەموو ژنە سەرجادە هەموو ژنە بازار هەموو ژنە مامۆستامان باشە پیاو ئیشی لۆ نمایە خوش پیاو ئیشی لۆ نمایە خوشی من هەموو ژنە لەوەی زیاتر چیان لۆ بکەی میسالەن تۆ مامۆستایە دکتۆرە مۆزەفە کەواتە دوایی هەر سێکمان پێکەوە پرسم کە لە ئێوە بزانین چی بکەین من وتم لە ئاینی ئیسلامدا حرامە ژن ئیش بکات پرسیارێکی دینی کە وەڵامەکەی لای بەڕێستە نەخێر ئیشکردن نیە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەماشا بکە دەوری ژن لە بیدایەتی ئیسلامەوە هەتا ئەمڕۆ هەر هەبووە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە یەکەم کەس پشتیوانی کرد چێ بوو ژن بوو حەزرەتی خەدیجە بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم بابەت پێ بڵێم کە لۆ چوون لە سولحی حودەیبیە مامۆستایان زۆر جار باسییان کردیە لۆ سولحی حودەیبیە هەمتان دەزانن ئەگەر تاریختان خوێندبیتەوە سیڕە ئەگەر بزانیت سولح حودەیبیە چییە کاتێک کە پێغەمبەر چوو لۆ مەککە منعیان کرد بستە ژوورێ
ئەوانشان ئیحرامیان بەست بوو ئیحرامیش کە نەچووی دەبێ ئەو ئیحرامەی فیدیە بدەی معنی حیوانێ بکوژێەوە پێغەمبەر هاتە ژوورەوە ناو خەیمەکەی دانیش زۆر بە عاجزی سەلەمە گوت یا ڕەسوڵە لۆ عاجزی گوتی ئەوەندە عالەمەم لەگەلە چەند هەزار کەسە ئەوانش منعیان کردیمە بکەم چی بکەم فەرمووی یا ڕەسوڵ الله تەمشاکە ژن و سیاست فەرمووی یا ڕەسوڵ الله هەستە بڕۆ حیوانێکی بینە بڕۆ لە دەرێ بیکوژەوە لە پێش خەڵک هیچ قسەی مەکە بە خەڵک تەمەشات بکە گوتی باشە هەستە بەجێی حەزەتی سەلەمەی کرد جێبەجێی کرد و ژن بوو شە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەجێ کرد هەموو سەحابە وەکو پێغەمبەر چون حیوانەکان کوشتەوە تاوەکو ئیحرامەکەی فرێدان ئەوەل مستشفى متنقل لو ساحەی حرب لو جهاد مستشفى ئافرەتێک بوو ناوی ڕوفەیدە بوو ڕوفەیدە ئافرەت بۆ ئافرەت ئیشی دەکرد معنی ئەگەر ئیسلام منعی بکرد بایە ئافرەت بێتە معنی لە ژێر بمینێتەوە دەگوت بێرە دەرەوە لۆ ئافرەتی لەگە خۆی دەبر لۆ حرب کەواتە ئیسلام ڕێگەی بە ئافرەتان داوە کار بکەن مامۆستا بەڵام کار بکەم بەس کارێکی ڕێک و پێک کارێکی چاک کارێکی شیاوبی بە ئافرەت ئەوەی قۆزیتمان معنی نابی معنی شێک بام لێن ئی ئافرەت نەبی بیکات ویان ئیشی پیاوێک کە ئی ئافرەتی معنی پیاو ئیشی ئافرەتێک بکە کە ئیوی نەبی پیاو ئیشێکی بکە کەفاەتی وی بی وە ژنش نەفسی چشت ئیسلام منعی نەکردە بچێت ژنی لە ژێرێ دانی دەرکە لە سکلی دەی نەخێر ژنیش دێتە دەرەوە بەو ڕێگای کە ئیسلام پێداوە ئیش بکە و کار بکە و لۆ خزمەتی دینەکە و لۆ خزمەتی وڵاتەکەی و ژیان و بژێوی خۆشی مامۆستای بەڕێز لۆ بژێوی خۆشی تەبعان بەڕێستان ئەندامی لیژنەی ئاشتەوایین پێمان بڵێ بۆمان باز بکە کە ئەو کێشانەی دێتە لای بەڕێزت جگەلەوەی کەوتت هەندێک جار هەر بە زمانە باوەکە جنێودانە لە نێوان ژن و مێردا کێشە سەرەکیەکەیان چییە؟ ئەم لێکتێت نەگەیشتە بۆچی ڕوو دەدات؟ ئێوە چۆن ئاشتیان دەکەنەوانێت چیان پێ دەڵێن چۆن ڕێنماییانەکەن؟ ئەوجا بەس بەبیرم بینە لە کۆتایەکەی ئەم ڕێنمایەکم هەیە لۆ وەزارەتی ناوخۆ ویان سەرۆکی دەشتەوان دەمێ ئەوە ڕێئی مامۆستایەکان ئەمە پێشکەش بە توندی دیژە ئافرەتەشمان کرد ئەکە کرا ئەوە زۆر باشە بەس بەبیرم بینەوە قسەیە ها بە چاوانەوە نووسیم لای خۆ باشە بەبیرم بینەوە لای خۆت بینم یەکەمیان ئەو کێشەیە ئەو مۆبایلە کە ئێستا دەنجی من لۆ هەموو دنیا بڵاو دەکاتەوە ئەو مۆبایلەیە بەکارهێنانی مۆبایل بە شێوێکی پێچەوانە و خراپ لەلایەن ئافرەتەکان یان پیاوەکان فەرقی نییە پیاوژن ئەم کە قسە دەکەم پیاوژن فەرقی نییە لە مۆبایل لەوانێ پیاوەکەیە بەکاری دێنی زۆر ێشی خراپ ژنەکە لی دەگری ویان عەکسیوی ژنەکە بەکاری هێنا لۆچێکی خراپ پیاوەکە لی دەگری ئەو مۆبایلە بوویتە هۆی کێشەی سەرەکی ناو کۆمەلگا تێک خوشتی من کۆمەلگە کاوڵ دەبی وەڵڵا ئەگەر بە خۆمان نینەوە مامۆستا ئەکرێ مۆبایلمان بەدەستەوە نەبێ ئەکرێ ئامێرێکی زیرەکان بەدەستەوە نەبێ ئەکرێ لەگەڵ تەکنۆلۆژیا ئێمەش نەڕۆین نەبی خوشتی من نەخوشی من ئەمن زۆر بەڕون و ئاشترە قسە دەکەم دەڵێم مۆبایل ئەو ڕۆوەکو بڵێ واجبێک بۆ لە دەستی هەمومانە کەسێ لە مالێ نەیبی بەکارهێنانی دەڵێم بەکارهێنانی مۆبایلەکە بە شێوەیەکی خراپ لەلایەن پیاوەکان ئەم دڵم پیاوەکان ئەووەلی تەمەشاکە نەگۆژن ئەودا لەلایەن ئافرەتەکان تێنەگەیشتنیان بلە بەکارهێنانی دەبی چاتەچی کردیا ئەو ئافرەتە چاتەچی کردە لەگە کوڕەچی میسالەن ئەو چاتەی کوڕە دەکاتە مال لەسەری ئەو کوڕەچەیە ئەودا دەبی بێنە تەحقیقی لەگەلی ئەو کوڕەچەیە لە چێ دەیناسی لە چێ دیتیتت چیرۆکێک کە کاریگەری زۆر لای تۆ بەجێشت بە یاخود ڕووداوێک ئەگەر باسی بکەی بۆمانەوەی کە هاتۆتە بەردەستی ئێوە ئارە وەڵڵا کاریگەر ترینیان کامە بوو ئارە وەڵڵا ئافرەتێکم هاتە لای هاتە لام عمری کچکە بوو ئەو مشکلەکە ئەو نقطە زۆر مهمە ئەو نقطە بە سوودانی ئافرەت لە عمری کچکە جائزە کە ئافرەت گەیشتە 14-15 ساڵی کە بلوغی بوو شو بکات ئەو شەرع من حرام نییە حەلالە بەغەڵەتی تێنەکە خەڵکە کات دوێ لێ مامۆستەوای گوت حەلالە بە شو بدرێ بە ڕەزامەندی باب و شاهێد تەواو بەڵام ئەمڕۆ
ئەمڕۆ با بڵێن ئەمڕۆ نا ئافەتەکانی پێشتر کە زوو بەشوو دەدرا لە ماڵەوە دایکەکە فێرە شیوی کردبوو فێرە خواردنی کردبوو فێرە جێسکلێدان لێ کردبوو احترامی گرتبوو ڕێزی داک و بابی دەگرت بەڵام ئافرەتی ئێستا با بڵێن ئەو کچانەی ئێستایمە 14-15 ساڵانە هیچ ئیشەکی نەکردە لە ماڵەوە هیچ نازانی بە مێردی دەدا 19 ساڵانە هاتە ئاشتەوایی 2 منداڵی هەیە 3 ساڵە مێردی کردیا دلم پیاوەکە بە 14 ساڵی کۆ کچت بە مێردایە وەڵام مامۆستا قسمت بوو ئێگوت قەیناکە قسمت بوو برام فەرمو کچەکەت عەقلی تەواو نەبووە ژیان نازانی چییە نازانی ژن و مێرداتی چییە نازانی کۆمەڵاتی چییە ئەوە خەسووە ئەوە خەزوورە ئەوە شوبرایە بە هەمووان هجووم دەبتە سەری و کێشەی کۆمەڵایەتی لێ پەیدا دەبی دەستخۆش زۆر مهمە ئەو نقطەیە دەستخۆش مامۆستا دەگەڕێمە وڵات با دەرفەتیش بین با سێم نقطە بەڵێ سێم نقطەمان بۆ باسکە باسی کە سێم نقطە بەس بە کورتی باشە دوای باز دەکەم دەیە مشکلە نییە نانا گوێمان گرتووە سێم خاڵیشمان بۆ باسکە بۆی دانەبڕین لە باسەکە بەڵێ ئاچووکەلۆت ئەمە لەناو کۆمەلگاینا ئەمە زیاتر احتیکاکمان لە مزگەوت لە ماڵەوە لەسەر مینبەرەکان لە دلوزێن ئاشتەوایی لە لای خەڵک ئەمە دەزانی کێشەی ئەو خەڵکە چییە خوشتی من کێشەی کۆمەڵایەتی ئەو خەڵکە چییە ئەو پیاوانە چ دەنازێنن ئەو ژنانە چه هاوار دەکەن ئەمە دەزانی چێ مەسەلەیوانە باش ئەوەلی گوتمان مۆبایل دووەمیان گوتمان بەشودانی ئەو کچە بە زووی باش نییە بەڵێ بەشودانی کچ باش نییە خۆ حەلالە گوتمان بەشودانی کچ باش نییە بە زوود بگاتە عمرە چوە تێ بگا عەقڵێکی هەبی ڕێک بێک سپاس بۆ ئەو ڕوونکردنەوەی مامۆستا لەگەڵمان بێنەرەوە با گوێبیستی خات و فێنک بین خات و فێنک مامۆستا باسی کێشاکە کە من پرسیم وتم چ چیرۆکێک کاریگەرە یعنی زۆر ئەوەی کرد ینی زۆر کێشە هەیە ئامارەکان چیمان پێڵێن دەمێ لێرەکانە پێجابیە دەمەوە برم کاک سەید مۆید زۆر درم خۆشە مامۆستاجیان کە لێرەکانە لە گەرمانی هیوادارم ئەو قسانەی کە دەیکاتن زۆربەی مامۆستایانی ئاینیمان بتوانن بیکەن لە بەرەوەی ئەوە هۆشیارێکی تەواو لە بۆ ناو کۆمەڵگا مامۆستا سەید مۆید وەکو گوتم لە ناو خەڵکە وەکو خەڵکانێکی دیکە بەڵام زیاتر لە کێشەکانی توندوتیژی و ژنان و کچان و ئەندامانی خێزان تێگەیشتە هاوکارێکی زۆر باشە لێ دەمەوێت پێشەوەی ئەو بکەم تەئیدی قسەکانی وی بکەم بڵێم بەڵێ توندوتیژیەکان زۆر ئەگەر تەمەشایی ئاماری 2022 مان بکەی لێدان بە دەرەجە یەکەم هاتێکە لە دینی ئیسلامە و لە هەموو دیانەتەکانی دیکە لێدان نییە لە بۆ مرۆڤە یعنی ژن لێدان دەبی و خواتن نەپیاویش بەڵام وەکو جەنابیان گوتی لەوانێت تێک نەگەیشت نەکشتەکە بیتن دەگاتە حەدی لێدان کە زۆرترین کێشەیە لە هاتی تەلامان شەڕکردن بەیەکەوە ئەنجا شەڕکردنەکان چ ئەندامانی خێزان بی چکە ئێمە وەکو بەڕێبەراتی کای خۆمان ئیشکردنمان هەتا پلەی چواری خزمایەتێ لە ناو خێزان و لە بۆ ژنانی دەرەوە خێزانە پێم بڵێ چەنە بەرێ باشە ئەوەی 2022 لێدانمان 3510 شەڕکردنمان 3403 هەرەشەکردن کە دەرین هەرەشەکردن دیارە ئەندامانی خێزان لە یەکتری ژنانی دەرەوەی خێزانیش هەرەشیان لەسەرویتن 2659 ناپاکی هاوسەرگیریمان هەیە 539 سوکایەتی پێکردنمان هەیە 482 لە ماڵ دەرکردنمان هەیە ئەنجا ئەوەی کە پیاوەکە دەربکرێتەوە یاخود ژنەکان بەڵام بەداخەوە زۆر بێکاتە ژنەکان کە دەدەکرێنە دەرەوە 432 جنێودانمان هەیە تەکیدەن لە بۆ قسەکەی مامۆستامان جنێودانمان 420 ماڵ جێهێشتنمان هەیە 338 یان پیاوەکە ماڵ جێدەهێلیتن لەبەر هەر هۆکارێک بیتن یاخود وا لە ژنەکە دەکرێتن کە ماڵ جێپێلیتن و مندارەکانیشی جێبێڵێ فێڵکردنمان هەیە کە دەرێ فێڵکردت بەرێ تەئیدێکی تەواوی مامۆستای دەکەم جاری وا هەیە کوڕان و کچان گەنجەکانمان بە تایبەتی نەک ئەوە ئێستا گەنجەکانمان لە عمری گەنجایەتیش دەرچووە کە چاتێک دەکەن بێکەوە ئەو چاتەی لەسەر یەک دەکەنە ماڵ وای لێ دێتن لە چاتێکەوە دێتە سەر داواکردنی وێنەیەک دێتە سەر داواکردنی ڤیدیۆیەک هەردوو بەڕێستان تێگەیشتن کە هۆشیاری نییە تەواوە بە تەئکید وایە هۆشیاریەکان لە چیە لە ناحیە قانونیەکەیەت یاسایەکانەوە لە چۆنیەتی دروستکردنی پەیوەندیەکان و ناسینەوەی پەیوەندیەکان لە چۆنیەتی ناسینی ڕوحی یەکتری ئینسانەکان وا دەکاتن جاری واشە دەتوانین برین لەگەر هۆشیاریەکان
هەندێک بۆشایی لە ژیان هەیە بۆ نمونە بۆشایی عاتفی مەسەلەم کە دەرین سۆزداریەکانە ئەنجا چ لەما بینی ژن و پیاوەکان بیچ لە دەرەوەی خێزان بیتن ئەوە وا دەکاتن کە بە چاتێکە یاخود بەداخەوە کە باز لە سوۆسیال میدیا دەکەین یاخود مەسەل مامۆستا باسی لە خراپ بەکارهێنانی مۆبایل هینە ئێمە بە حکمەوەیەکە یاسایە چشمان هەیە یاسایی سزادانی خراپ بەکارهێنانی ئامێرە پەیوەندیەکانە کە یەک لەوانە مۆبایلە لە گەروەی نیم کە خەڵک مۆبایلی زیرەکیان پێ نەبیتن بەڵام لە گەروەی نەکە چۆن بزانن بەکاری بینن زۆر جار کێشەکان هاتتە پێشمان کە داوای نمونەت لە مامۆستای کرد بەڵێ وایە جاری وا هەیە وێنەیەک دەگیرێ ئەو وێنەیە دەبدرێ فۆتۆشۆ دەکرێت کە فۆتۆشۆ کرا لە برەوەی حیا و سومعە و ئێمە هەتا ئێستا ئەلحەمدولیلا کۆمەڵگایەکین کە هەمومان بەیەکەوە ڕەبتین بەیەکەوە و ئەندامانی خێزان هەمووی بەیەکەوەی نەیەک لکاوین کە وێنەیەکی وا دەبیدرێتن خەرک ڕووی نایە تەماشای کاتن یاخود کە بە فۆتۆشۆ دەکرێت نایلات تهدیدی ئەو کەسای هەڕەشەی ئەو ژنەیان ئەو کچەی پێ دەکەن بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن ژمارەیان ئەگەر هەیە بڵێ تەمەن یەکشتی دیکە دەمێ لێرەکانە باسکەم ئێمە هێڵی گەرمی 1990مان هەیە هێڵی گەرمی 1990 ئەو هێڵەیە کە 24 ساعت کراوەیە لەو هێڵە هەر کەسێک کە تەلەفۆن لۆکال لە هەر شوێنێک بێ لە کوردستان وەڵام دەدرێتەوە کەسانی کە لەوێنە کەسانێکن شارەزان لە بوارەکە لە بواری یاسایی کۆمەڵایەتی و دەرونی ئەو کەسانە کە تەلەفۆن دەکەن کێشەیەکی قورسی مۆبایلیان هەیە ساری پار نزیکی 3000مان زیاتر تەزیل کردێ کە تەلەفۆنیان کردووە لە تەلەفۆنەکانیان باز لە کێشەکانی خۆیان دەکەن هەر 3000 کێشەکە چارەسەر کراوە بەڵام کە بدەین باز لەوەی دەکەین ئایا تۆ دەتوانی بێسکاڵا لەسەر ئەو کەسەی بکەیت کە هەڕەشەت لێ دەکاتن یاخود مەسلم کە کارێکی قێزەوەنی بەرامبەر کردی کە ڕسمەکەیتی بدی و بێ فۆتۆشێ بکاتن نایەن سکاڵا بکەن یەک ترسە دوو لە بەرعیبەی کۆمەڵایەتیە سێ لە بەروەیە کە نانێ و ناوی خێزانەکانیان بزڕێتن مامۆستار لەوانەیە هەتا ئێستا بەداخەوە نەمانتوانی بێتن هەرچەندە بە فەرمانیەک لە وەزارەتی ناوخۆ فەرمانێکی وی دەستکرایە کە ژووری تاوان ئەلکترۆنیەکان دروست بکرێتن بەڵام لە بروێت تا ئێستا نەتواندرا کاری پێ بکرێتن کەمتر دەتوانین چارەسەری بکەین کە کەمتر چارەسەریەکە وا دەکاتن کە کچەکان ژنەکان یاخود پیاوەکان چکە باپیت بنم تو دوتیژی هەر بەرامبەر بەژنان ناکرێت بەرامبەر بە پیاوەکان خۆیان هەوڵ دەدەن کە کێشەکەیان حەلکەن کێشە حەلکردنەکەش بەداخەوە خراپتر لە بەروی باسم کرد لەوانەیە مامۆستاش ئەیدی قسەکانم کە کە سەرچاوی ئابووری نییە وا دەکا ئەو کەسەی کە توندوتیژێکە یان هەڕەشەی مۆبایلی لەسەر بیتن یاخود هینانەوەی ڕسمەکان و هاکردن و شتەکان بی دەست دەبن لە بۆ پارە وەرگتن لە ماڵەوە بە هەر شێوەیەک بیتن ئەوە جا ئەیکەمە پرسیار بۆ مامۆستا بۆی ئەو لە ڕێگەی دینیەکەەوە جوابمان باتەوە بەڵام ئەگەر ئامارێکی ترت لێ بپرسم کوشتن و جیابوونەوە لەبەر دەستایە جیابوونەوە بە شودان و شوکردن و یان ئەوەی دیکە لای ئێمە نێوەکو بەڕێبەرایەتێکی خۆمان زیاتر ئەوە ئیشی دادگایەکانە کوشتنیش لە بەرەوەی ئێمە بەرەنگاری بوونەوەی تونند و تیژینە کوشتن زیاتر دەبێتە جەریمەش ئایدی بەشی قوتولە لە بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم دەستخۆش مامۆستای بەڕێز خاتوفێنک دەڵێ هەندێک جار ئەو کێشانە کە پێمان دەڵێن بە تەلەفۆن ئێمە پێیان دەڵێن بێن سکاڵا تۆمار بکەن ئەو کەسە ناچێت سکاڵا بۆ نمونە من توندوتیژێکم بەرامبەر کراوە ناچم سکاڵا تۆمار بکەم یەکەم ئەترسم دووهەم لەبەر عیبا سێهەم ڕەنگە دابوونەریت ڕێگەم پێنەدا ئەگەر ئەم شتە بڵاو بێتەوانێت زیاتر چۆنەڵی شکۆی من بشکێنرێ لە ناو کۆمەلگایە لە دینی ئیسلامە ئەمانە عیبەیە کە خاتوفێنک باسیەکە تەماشا خوشتی من ئەو ئافرەت کە تەلەفۆن دەکا باب لۆ ئەو ڕقەبەی تەلەفۆن دەکە دەلێ پیاوکەم لێمیدایە لەوانێ ئەو کاتی لەسەر عەسەبینە لەسەر هاتو هاوار لەسەر شەڕە لەوانێ بابی دێ خەسوودێ دێتە ناوی سارگان دەکاتەوە بەڵام کە کێشەکە گەیشتە سەر لێدانی کە هاتە سەر لێدان و جووندان و عائلە تێکەڵ بوو ئەو جا کە لێدانەکەش دەستە مستەشفای و با بڵێن فەحسی توبی دەینی ئەو دەستی شکات دەکا و شەکە گەورە دەبی کە کیشەکە گەورە بوو معنای قزم چێمان دەستە شورتەی باشە بەڵام زۆر کەس هەیە لەبەر شەرمی خۆی و لەبەر حیای خۆی ئالێ تەلەفۆن ناکا دەڵێت دەی بە بابم دەلێن بە داکم دەڵێم جارێک دوو جار لەبەرەوەی کە لە زۆر ئافرەتەکان دەپرسن دەلێ مامۆستاوە یەکەم جارم نییە دوم نیە سێم نە چارەمی جارە لێم دەدا ئەدلۆ شکات نەکرد پێشتر کەواتە واری دەبچێ شکات بووینەوە واری دەبچێ شکات بکە
بله یعنی ڕێگە بڕێدراوە بەڵام ئەمن ئەلێ وەختەکە گوتم بە بیرم بینەوە بەڵێ ئەوەی وەزارەتی ناوخۆتە ڕێنمایی یەکەم هەیە سکالە بکە لەکن حاکمی لەکن قازی دەستەکەن قازی وەخت خۆی بانیدە قازی دەلێ ئەو پیاوە بابل لێم دەدا ئەو پیاوە قسەی پێ دەرێم ئەو قسەی هەروەکو وافرەتی هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە خزمەت پێغەمبەر فەرمووی یا رسول الله ئەوەش ئافرەتێک بۆ هاتەکن خەولەی کچی ثعلەبە هاتەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یا رسول الله چار پێ منداڵم هەیە پیاوەکەم زیهاری لەگە کردیمە زیهار حج لە پێش ئەو ئاەتە بێتە خوارەوە زیهار معنی تەلاق بوو معنی جواز بووینەوە تووڕە بووینە زیاری لەگە کردیمە زۆر عاجز بوو پێغەمبەر جوابی نەداوە حەزەتی جوبریل هاتە خوارەوە ئاەتێک سۆرەتی مجادەلە هەمووتان دەزان سوورەتی مجادەلە تەماشاکە خوای تعالى هاتە ئاەتی هاتە ئینا خوارەوە لۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي إلى الله شكا خوي تعالى آياتنا يا محمد أو آفرتي هاتكنة النوزي دكا شكواي دكات والله خوي تعالى جيلك سكان قويا أو آياتات خواري الزهار نبو طلاق أو بو بيراوكا جنكي خوي قران دوا كواب الجن شكواي برلو بيغمبر صلى الله عليه وسلم وكهات كابرا أو جنهاتك بيغمبر فرمي يا رسول الله بابم بزوري دي بميردم بدا قلت أتو بيت خوشة ميردي بو بياوي بكي يانا اگه بيت خوشة با ديكاكتو اگه بيت خوش نيا با ما نابي ميردي بكي قلت يا رسول الله بيب خوش نيا قلت بيت خوش نابي ميردي بكي يا بيب خوشة تمشابكا بله كوابو افرد لوي هاي بتسي داواي حق خوي بكا لكن حاكمي چي عادل بياوي چي عادل لوي چي شكي لو تسابكا باش ما مصاي برس او ذا اسلام خوشكا با بله اسلام ريقا بليداني افرد دادات ئەمانە گرنگە ئەگەر نایدا حکومەکەی چییە؟ ئەتو مشکلە نییە ئیسلام ڕێگا ئەمە نەمام دیتە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانی لە ئافرەتی دابی هەموو هەر نۆژ ئافرەتێکی هەبووە لە قان ئیسلام نەمدیتە پێغەمبەر لە ئافرەتی بدا بەڵام خوشی من ئەوڕۆ ئەتو بە من دەلێ ئیسلام ئەتومە لە ئیسلام ڕێگا نادا بەڵام ئەمن ڕێگا بە خۆم دەدەم بابل امر ريقا بخم دم كوب ريقا بخم دم عصبي بويما تورا بويما يا جنكم تشيشم لقالي هيا يا نهاواري كريا مثال هكسر لي ايما تبتا تشيشا كابراش عصبي بو هل تسير دس دريش دكا لسر جنكي اسلام بينا كوتي بوليدا اسلام بيقول دك سيد ناشي كاب وكل الناس من بويا علم اسلام ريقا ادات شنك لدس بيكا كبرسيان ماراسي برزت كير وتم كومالغاي كردي زورين مسلمانن پەیڕەوی ئاینی ئیسلامەکەن بۆیە دەپرسم کە ئیسلام ڕێگە بەمە دەدا ئەگەر نەخێر کەواتە حەقەکەی چییە؟ عقوبەکەی چییە؟ ئەمن چم بە تو گوت یەکەم جاری گوتم ئەمە لە ئیسلام تێنەگەیشتینە لە سیرەی پێغەمبەر تێنەگەیشتینە لە قانونی ئیسلام تێنەگەیشتینە لە تاریخی ئیسلام تێنەگەیشتینە کە ئەم لە ئیسلام تێنەگەیشتبووم وەڵڵای بەناو ژنان دەکەوم لە ئیسلام تێنەگەیشتم وەڵڵا هەموو شتێک خراپ دەکەم هەموو شتێکی بێ خراپەی دەکەم ئەوی خۆ پێغەمبەر پێ ناخۆشە بەڵام ئەگەر تێگەیشتن لە ئیسلام لە قانونی ئیسلام لە ژیانی پێغەمبەر زۆر بە ئاساندی ئیشەکانی خۆم جێبەجێ دەکەم وەڵڵی مامۆستا بە خوشتی من نەماڵ نییە کێشەی تێدا نییە بەڵێ هاتوفێنێک باسی یەکێک کێشەکانی کرد لە نێوان خێزانەکاندا جا بەڕێستان زۆر ڕاشکاوانە قساکەن پێم خۆشە کە ئێستا ئەو بینەر و بیسەرانەی ئێمە گویان لە دەنگی ئێمەیە ئەم قسانەی تۆ خاتوفێنک ببیستن باسی لەوە کرێکێک لە کێشەکان کێشەی سۆزداریە لە نێوان ژن و مێردەکاندا باشە بۆچی کێشەی سۆزداری دەبێ هەبێ لە ناو ژن و مێردەکان بۆ پیاوەکان تۆزێک زیاتر لە خۆیان نابورن زیاتر مراعاتی ژنەکان بکەن بۆ خۆتان نەزانن ژنان دڵیان ناسکە و میهرەبانترن و بە پێچەوانەوەش بە پێچەوانەشەوە مراعاتی پیاوەکان بکەن بەڵێ بەڵێ تەماشا بکە قسە بکەم بەڵێ فەرموو گوێمان لە تۆیە ئەلۆ بەنسبەت لێبوردن و ئەوانە باوەڕ بکە ئەوێم بزانم پیاوەکان زیاتر لێبوردنیان هەیە کە کێشەکان دێ قەناعەتیان پێدەینین زۆربەی زۆری پیاوەکان قەزدم قەڵام بەڵام ژنەکان زۆر مسڕ دەبن لەسەر قسەکانی خۆیان هەندێک جار ئەو زارە پیاوەکە لێبوردنی ناکە ژنەکە لێبوردنی کردیا
ئەوەیە نقطەکەی من کە گوتم ئەگەر داوا دەکەم ئەگەر ئەو خوشکێک ژێ لێە ئەگەر بکات تەمەشاکەم ئەو ژنەی کە دەچی شکات دەکەوە نیە دەچی شکات دەکا ئەو شکاتە دەچی پیاوەکەی ڕەسەن دەگرن بەسمە پێ دەکەن دەبێنەکەن حاکمی سێ ڕۆژ تەوقیف دەبی بە سجن دەینەکەنەمە ئەو پیاوە هەڵچووە هاي ڕوحی عەفوی هەیە ڕوحی لێبوردنی هەیە بەڵام بە ژنەکەی چ دەرێت دەڵێ ئەتۆم بە سجندا بەسمەتی پێ کردم هاشمە ناو سجنان ناو پیاو کوژان دەتەوێت لێت خۆش بم دەبێت لێ خۆش بی بەڵام ئەوە دێتە پێشای تێگەیشتی بەڵێ تۆ پێشنیارت چییە؟ ئەتە جۆ بدە من ئەوە ڕەیەکەی مەیە جۆ بدە من خوشتی من ئەجۆ تا لێمانە ئەگەر هاتوو ئەوانە شکاتیان کرد چۆ دەزمانەی شورتەی قەڵایان شورتەی منارە شکاتی کرد قەولەکانی وەرگن پێش ئەوەی حاکم حکمی بدا ویان سزنی بکا ویان تەوقیفی بکا بنێرتە ئاشتەوایی ئەمە زوو چارەی بکەین پێش بستە سزنەکەی حال دەبی لە قەزەکەی من سمە و تێگەیشتە و خوشکە داریشە لەگەر بەڵێ تێیدی قسەکان ئەگەر هەیدیتمان ئەگەر دیتمان عێلاجمان پێ نەکرا ئەو زەلۆیان بنێرینەوە بابەستەکەن حاکمی پێشەکە بڕایتەوە بەسمە وەرگیرایە شاهێد هاتی بە کەفالە هاتە دەرێ و وەڵامی خاتوفێنک چییە بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی تونند و دژی ژنانە خاتوفێنک با جواب هاوڕایە لەگەڵت زۆر سپاس مامۆستاگیان زۆر سپاس ژینۆ خانجان بارەئی من هەمومان بوو بەرێوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاری بوونەوەی تونند دژی خێزان و ئافرەت پابندین بە یاسای ژمارە 8 ساڵی 2011 لە یاسایەکەمان هاتووە دەرێ کە ژنێک بە ڕەزامەندی خۆی یان ئەندامانی خەزان تا پلەی 4 خزمایەتی سکاڵایان کرد دوای وەی کە تحقیق دەکرێت و یان لێکۆڵینەوەی تەواو دەکرێت هەموو دۆسەیەکیان دەستە بەردەمی جەن حاکم جا ئەو دادوەرە دادوەری تونند و تیژیە کە خۆشبەختانە هەمانە دەنێردرێ لە دوای ئەو کەسەی کە سکاڵای لە دووکرایە تەئیدی تەواوی جەنابی مامۆستای دەکەم کە فعلەن کێشەمان هەبووە ئەوەندەی نەینایە کە بێتە بەردەمی حاکم و شکاتکردن و سکاڵاکردن و ئەوانە یەکسەر لە بەروی لای ئێمە قوبوڵ نییە کە ژنان شکات لە پیاوەکان بکە یەکسەر جاری وای هەمان بووە هەر لە محکەمە هاتوێتە دەر یەکسەر ژنەکەی تەلاق داوە یاخود باوکەکە بەرێکاردانەوە بۆ لێ ئێمە لە هەموارکردنەوەی یاسایەکە داوای وەمان کردیە وەکوەی کە مامۆستا دەرێتن بەڵێ پێش ئەوەی کە سکاڵایەکە بستە بەردەمی جەناوی حاکمی ئێمە هۆبەی ئاشتەوایی هێمان هەیە ئێمە سنتری ڕاوێژکاری خێزانمان هەیە ئەو کەسێک کە سکاڵا دەکاتن بە ڕەزامەندی خۆی بێ ئاشتەوایی بۆ بکرێتن بێتە سنتری ڕاوێژکاری لەسەر ئەو کێشەیە خاتوفێنک چکە هەندێک جار ڕەنگە بەردەوامی ئەو تونند و تیژیە کێشەی گەورەتری لێ بکەێتەوە کوشتنی لێ بکەێتەوە و کە بەرجۆمانەکەێت بەڵێ ئێوە دەتوانن وەکو جیهەتی بڵین پۆلیس و ئەمنی و دادگاکان ئەوە بەو خێرایە بگەنە سەر کێشەکان ئەویان بابەتێکی تێ بەس دەمەوێت دوایی وەڵامی و پرسیار دەدەمەوە دەمەوێت ئیدی تەواوی بکەمەوە ئێستا داوا دەکەین لە هەموارکردنەوە یاسایەکەمان یاسای ژمارە 8 2011 کە پێش ئەوەی بزدێتە بەردەمی حاکم بێتە بەر لژنەی ئاشتەوایی داواشمان کردێ و پێشمان باشە بە پێی داتایەکانی خۆمان هەیە جا هەر لەسەر قسەی جەنابی مامۆستا کە باسی کرد لەگەر کە کێشەکان زۆر بە قورسینە لە محکەمەی تەواو بووە نەگەیشتنێک دەنێردێنەوە لای ئێمە لە بۆ ئاشتەوایی ئەوانی لە ئاشتەوانەکەیەک لەوانە جەنابی مامۆستا موئەیەدا ئەوەندە خبرەی باش و شارەزایەکیان هەیە توانی ویانە لەگەربێکە کێشەکە گەیشتە بنبەست و هاتونەتە سەر جیابوونەوە بەڵام توانیمانە لە ساری پات 826 چارەسەر بکەین ینی لەسەر تەلاقدان بووینە لەسەر هەموو شتێک بووینە بەڵام ئێمە ئاشتەواییمان لە بۆ کردینە بێجگە لەوانە هەندێکی دیکە هەر تۆمار ناکەین یەکسەر ئاشتەوایی لە بۆ دەکرێتن بەڵام یاسایەکە 826 کەیز ئاشتەوایی لۆکرایە دوای ئەوەی کە محکەمە و شت و ئەوراقشت هەموو تەواو دەبیتن گەیشتنە بنبەستیەوەی کە تەواو لە یەکتری جابینەوە بەڵام بە خبرەی ئەوانەی کە لە ئاشتەوایینە ئاشتکراینەوە کەواتە ئەوە دڵخۆشکردیەکە کە بڵێن لەسەروەی کە ئەو شارەزاییە هەیە ئەو بوارە هەیە تونند و تیژەکان بەو شێوان لێبوردەی هەیە داوای وەمان کردێ کە هەندێک لە تونند تیژەکانی دیکە لە بەرەوەی گۆڕانکاری بەسەر کۆمەڵگاداتن هەندێک تونند و تیژی دیکە زیاتر بخرێتە ناو یاسایەکەمان بۆ نمونە هەڕەشەکردنی ئەلکترۆنی
باس لەوەی کرد ئەگەر ژنێک هەڕەشەی لەسەر بی ئێمە چۆن بتوانین پرسیارەکە بەڵێ چۆن گەنە سەری بە خێرایی طبعا ئێمە هەر کەسێک کە تەلەفۆن بکاتن لە بۆ 119 یاخود بێتە نووسنگەکانی ئێمە لە بەرەوەی پەیوەندی و هەماهەنگێکی هاوکاریەکی باشێ لە مابینی دادوەرە بەڕێزەکانمان کە لێرەکانەوە سپاس و ڕێزمان هەیە لە بۆیان و هەروەها پەیوەندیەک و هەماهەندێکی باشیشمان هەیە لەگەر بەشی فریاگزاری کە نەژدەی پێدەگوتن لەسەر لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی گشتی کە کەسێک سکاڵا دەکاتن دەرێ من هەڕەشەیەکم لەسەر و پێویستەکە بێن هاوکاری پام بکەن ئەو کەسەی کە لە هێڵەکە وەری دەگرێتن 24 سەعاتیش نووسنگەکانمان کراوەیە لەوێن دەربرین ئەفسەری ئێشی گرمان هەیە بابەتەکە دەنێرێتە بەردەمی حاکمی بەڕێز ئەو دادوەرە بەڕێزە قبوڵیەتی ئەگەر باوەڕقا بستە بەردەمی موافقی خۆی بداتن بۆی ئەو کەسە ڕزگار بکرێتن بە تەلەفۆن هەر وەڵاممان دەدرێتەوە بە هەر شێوازێک لە شێوازەکان وەڵاممان دەدرێتەوە دوای ئەوە پەیوەندی و هەماهەنگی دەکەین لەگەر نەژدا هەردوو لا بەیەکەوە چکە بەڕێوەبەرایەتێکی ئێمە بەڕێوەبەرایەتێکی بەشێکی پۆلیسە بەشێکی شارستانیە بۆی چکەمە و کێشانەی کە هەمانە زیاتر کێشەی کۆمەڵایەتی وەکو پرسی هەنگاوە نەزەرەکان هەمووی کۆتایی هاتووە تەنها ئەو ماوە هەمووی ئەچین بەڵێ ئەچین لە ئەوان ئەومان هەیە ئێستا بەرکارە ئیشی لەسەر دەکرێتن ئەو کەسە لە شوێنی خۆی ڕزگار دەکرێت بە ئەگەر هەڕەشەکەی بەهێز بیتن لەسەری بە حاکم و بە ڕەزامەندی ئەو دەنێدرێتن بۆ ماڵی داڵ دەدان کە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوەکان چۆنە ڕێکخراوەکان ئەمێ لێرەکانش بە فرسەتی بزانم بڵێم زۆر سپاس لە بۆ هەموو هاوکاری و هەماهەنگێکیان دیارە دەتوانین بڵێن ڕێکخراوەکان و ڕاگەیاندکارەکان چاوی چوارەم و پێنجەمن بۆەوەی کە ئیش و کارەکان بکەن ڕێکخراوەکان ئێمە ڕێکخراوەکان دەرین ئێمە کار ئاسانی بۆ ئێوە دەکەن ئێوەش لەگەر نەهجی ئێمە بڕۆن ئێوە ئیشەکانتان جوانە و هاوکارن بۆ نمونە ئەگەر باز لە UN-ەکان بکەین زۆربەی ئەو کارانەی کە کردومانە بە هاوکاری و هەماهەنگی هەوان بووە ئەگەر باز لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و مەدەنیەکان و جەماوەریەکان بکەین زۆربەی ئەوان ئەو استراتیجیە کە هیان ئەگەر لە استراتیجیەتی بەڕێوەبەرایەتی ئێمە جێبیتەوە هاوکار و هەماهەنگیمان کردیە سوپاسیان دەکەم لەگەروەش کە زۆر جار کۆمەلگا غەدرێک دەکاتن لە ڕێکخراوەکان غەدرێک دەکاتن لە چالاکەوانەکان کە پێیان دەرێن کە ئەوان تێکدەری شیرازەی کۆمەلگانە نەخێوانیە بەڵێ غەدرا لەبەرەوەی هەندێک جار ئێمە دەزانین ئیشەکانیان چۆنە لەوانەیە هەندێک ڕێکخراو هەبیتن نازانین بەڵام بەپێی چاودێریکردنی ئێمە و بەپێی هاوکاری و هەماهەنگیەکانی لەگەر هەتا ئێستا شتێکی وامان لێ نەبینیون کە شیرازەی خێزان و شیرازەی کۆمەلگا تێک بداتن خۆشخات و فێنک کاتم زۆر کەماوە مامۆستای بەڕێز من پرسیارێکم لێ کردی وەڵامەکەی مۆر نەگرت وتم مامۆستا بەو ڕاشکاوی خۆت پێمان بڵێ یەکێک لە کێشەکان سۆزداری و پێدانی خۆشەویستی و محەبەت لە نێوان خێزان و خانەوادەکاندا خۆمەرج نیە ئەمە هەر بۆ ژن و مێردەکان بێ خات و فێنک ڕەنگە بۆ باوک و پێچ بۆ دایک و کوڕ ئەمەش ڕاستە ئەم پێدانی سۆز و خۆشەویستیە بۆچی بە ئاشکرایی بڵاو نابێتەوە لە ناو خێزانەکان تێنەگەیشتم عەفوان سوالەکەی مامۆستا پێدانی ڕێز و خۆشەویستی و محەبەت لە ناو خێزانەکان بۆچی بڵاو نابێتەوە خات و فێنکەڵێ یەکێک لە کێشەکان بۆ پەرتەوازەبوونی خێزان ئەمەیە کە سۆز و خۆشەویستی لە ناو خێزانەکانانیە و پەنا دەبن بۆ کاری دیکە بۆ یەکدرێن خۆشناوێ بەڵێ مان یەکدرێن خۆشناوی ژن و پیاوەکان بەڵێ لە ناو عایلەکانە هەیە مەرجنە یەکتریشی خۆشنەوێ بەڵام خۆشەویستیەکە بۆ نمونە با من باسی خۆم بکەم نمونونەکە و پێ بڵێم مامۆستا من لەگەڵ مێردەکەما هیچ قسەیەکی خۆش ناکەم پێی ناڵێم خۆشمەوەی بە باشی خزمەتی ناکەم یاخود ڕەنگە بە باشی خزمەتی بکەم بەڵام محیبەت و خۆشەویستی بۆ دەرنەبڕم ئەمە کێشە دروستەکات لە ناو خێزانەکان خات و فێنکەڵێ ئەمە وا ئەکات پەنا ببرێتە دەرەوەی خێزانەکان و تووشی لادان ببن هەندێک کات تۆوە زۆر مهمە لە زۆر مهمە خۆشەویستی مابینی ژن و پیا و زۆر مهمە و لۆ یەکدریش ڕوونیکەنەوە ئەگەر ئەو جۆ بدە من دەڵێم ئەگەر بە درۆژ بی بێ خۆشتم دەوێت ئەگەر بە درۆژ بی خۆ درۆ جائز نییە لە ئیسلام بە خوژنەکە دەوێت خۆش دەوێت ئەتو چای منی ئەتو ڕوحی منی ئەو ژنە خۆشەویستە بێ ئەو پیاوەی خۆش دەوێت بەڵام کە قسەی خۆش دەدەوی دەرنەچی ئەو ژنەش وەڵا دوور دەکەوتەوە لێ قسەکە تەواوە
معنی خۆشەویستی هەبی لە مابینی بام قسەی خۆشتان لۆ بجێرمەوە بە سەریعی وەڵا بە سەریعی بەمان بگەڕێ ئێمەش گوێمان گرتووە هاتەوە لە فتوحاتێکی زۆر گەورە لە فتوحاتێکی زۆر گەورە هاتەوە معنی انتظاراتێکی زۆر گەورەی وەرگرتیا پێغەمبەر دانیشتە سەحابە هەموو دانیشتچینە هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشت و هەموو سەر دڵخۆشیان پێوە بوو گوتی یا رسول الله فرسەتی زانی گوتی من ئەحەب الناس ئیلەیکە چه خۆشەویستترین کەسە لەکنە تۆ ئەو ئینتیزاری دەکرد پێغەمبەر پێ بڵێ یا عومەر کوڕی عاس ئەتووی چووکە لۆ قائیدە و هاتیتەوە لە شەڕێ وەنیا ئینتیزاری وەی دەکرد لەبەرەوەی سواری لێ کرد ئای پێغەمبەر زان چ جوابی داوە فەرمی من ئەحەب الناس ئیلەیکە یا رسول الله چۆ پێش خزمەت پێغەمبەر فەرموو عائیشە کەس لە ئێمە دەوێری لە ناو مەجلیسی بڵێم ژنی خۆم زۆر خۆش دەوێت کەس دەوێری نا هیچ کەسێکمان ناوێرین لەناو ئەوەندە سەحابەی پێغەمبەر گوتی عائیشە ژنیتی فەرمووی یا رسول الله لە ژنان نا لە پیاوان گوتی ئەبوو بەکر تەمەشا بکە قەزم چییە خۆشەویستی ئەوا دەربڕینە معنی پێغەمبەر فەرمووی ئەمن عائیشە من هەمووتان زیاتر خۆشتر دەوێ پیاویش خۆشەویستی خۆی دەربڕی لە ژن زۆر مهمە کێشەیەکە زۆر کم دەکاتەوە هەروەها ژنیش خۆشەویستی خۆی لۆ پیاوەکەی دەربڕینی ئەمە شتێکی زۆر چاکە زۆر سپاس مامۆستای بەڕێز مامۆستا نقطەک لۆ بجێرمەوە ئەندامی لیژنەی ئاشتەوایی خێزانی زۆر سپاس دەکەم ببوورە هیچ کاتم نەما سپاس دەکەین کە ئەم شەو بەشدار بووی لەگەڵمانە ڕێنماییت وت قسەی باشت کرد گەلێک سپاس دەکەین بۆ بەشداری زۆر سپاس هەروەها بەڕێز خاتی فێرشەکەی بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان گەلێک سپاس بۆ تۆ بۆ ئەوەی کە ئامادە بۆ دەرفەتە هیوادارین بتوانین کۆمەلگایەکمان هەبی پڕبی لە ئاشتی و ئاشتەوایی پڕبی لە خۆشەویستی و بتوانین هەمومان تاک بە تاچی کۆمەلگا هۆشیار بکەینەوە بۆی بتوانین دووربین لە توندوتیژیەکانی کە هەیە دووبارە 8 مارس پیرۆزبی لە هەموو لای خۆش بێ دووبارە سپاس دەکەم کە ئامادە بوون لەگەڵمان ئێوە شەشاد